گەلەری ئاریحەما ماڵێک بۆ هونەر، پانتاییەک بۆ پشودانی هەزر. دەرگای ئەم ماڵە هونەریە ماوەیەک بە چەند هۆکارێکی نەخوازرا و داخرا، بەڵام بە هەوڵی دڵسۆزان جارێکی تر بەڕووی هونەردۆستان و ئەدەب دۆستان داواڵا کرایەوە و بە چالاکی هونەری میوزیک، شێوەکاری، کۆڕی شعری و ئەدەبی پێشوازی لە هونەردۆستان دەکات. بە سوپاسەوە بەڕێز ئاریحەمە سەرپەرشتیار و خاوەنی گەلەریەکە میوانی گەشتی هەواڵە هونەریەکانمانە. کاگاری بەخێر بێت. زۆر سپاس کاتی خۆت بەخشی بێمە. دووبارە سپاس بۆ کورسات، بۆ میدیای کورسات کە هەمیشە وەکو میدیایەکی جوان لە پشتی ڕووداوەکانی ئەم منطقەیەن بەتایبەت ڕووداوە هونەرەکان و پشتگیرێکی باشن. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش. کاگاری بالەوە دەسێ بکەم وەک لە پێشەکە ئاماژەمان پێیاماوەیە گەلەریەکە داخرا بە خۆشحاڵیەوە جارێکی دیکە کرایەوە. هاشتاژی هونەرمەندان و کەساتە دیارەکانی شاری سلێمانی تا چەند ڕۆلیان هەبوو لە دووبارەکردنەوەی گەلەریەکە. طبعاً زۆر سپاسگوزارم، سپاسگوزاری ئەو پێشوازە گەورەیەم کە لە من کرا بێ ئەوەی کە هیچ زەختێکە بێت لە هونەرمەندەکانیان، هیچ دەستکەوتێکیان هەبێت لەوەی کە پشتگیری ئێمە ئەکەن بە دڵسۆزیەوە بە خەمخۆریەوە هاتنە پێشەوە لەبەرەوەی با شوێنێکی باشیان زانی، شوێنێکی کولتوری و هونەری تەواو باشیان زانی بۆ شارەکە. بۆیە من زۆر سپاسگوزارم بۆ یەک بەیەکی ئەوانە کە پشتگیرم بوون بە هاشتاگ، بە ڤیدیۆ، بە هەر شتێک بێت، تەنانەت بە سڵاوێکیش بێ. من زۆر سپاسگوزاری ئەوم. بەڵێ کاگاری هونەر هزری مرۆڤ دوێنێت. بەڵێ هۆکارە بۆ ئەفراندن، بۆ داهێنان. بەڵێ گەلەری ئاری لەکوێ ئەم پانتایە چ ڕۆڵێکی هەیە؟ هزر هونەر هەر شتێک، هەر جایەنانە کە ئینسان لە ڕۆحەوە پێشکەشیەکە پێویستی بە پانتاییەکە. ئەم پانتاییش پێویستی بە ئەجوایەکە کە ڕۆحتیای ئارام بێت. فۆرمی گەلەری ئاری بەو شێوازەی کە ئێمە درکمان پێکردو ئەوانە کێن ئەوێ ئارام ئەبنتایە بەو شێوازە دروستمان کردووە کە ئەوەی کێتە ئەوێ بەهرەیەکی بچووکی شێ بێتوانێت لێ پێشکەشیکە زۆر بە دڵخۆشی و دوای ئەوەش پانتایەکی تەواو فراوانمان دابین کردو بۆ هەموو بارە هونەرەکان. بەڵێ کاگاری ئەو چالاکیانە چی نەگەر بۆمان باسی کە لە گەلەرەکەی ئەنجامەدرێت؟ خۆی لە خۆیان چالاکی تهدیدکراومان ئەبێت. ئایا بەس هونەریە یاخود ئەدەبیشە، ینی کولتور بەعام، کولتور زمانی کوردی کە ئێمە لە بەرنامەمانە لەم وەرزی دەستپێکردنەی کە بە تەمای مەگەڕوتینێکی باشەوە دەست پێ بکەین. زمانی کوردی، ئەدەبیاتی کوردی، هونەری کوردی، میوزیکی کوردی، ئەمانە زۆر زیاتر لەوێ خۆی ئەبینێتەوە. بەڵێ کاگاری پێشوازی خەڵک بۆ گەلەریەکە چۆنە؟ تایبەت کە سەر نوێ کراوەتەوە. بەڵێ زۆر دڵخۆش بووم بەو پێشوازیە باشە و زۆر نیگەرانیش بووم بۆی کە نەمتوانی میوانداری هەموو ئەو خەڵکە ئازیزانە بکەم کە دوای ئیڤێنتەکە گلەیەکی زۆر هاتە سەرم. بەڕاستی من لەبەرەوەی کە نزیک بە 6 مانگە وەکو خۆبەخشێک وەکو کرێکارێک لەو بینایە کارەکەمە تا گیانمانە ئەم فۆرمە تەوان بە هاوکاری و پشتگیری کۆمەڵی هاوڕێتریشم کە دواتر حەزەکەم لە بۆنەیەکی ترە ئێمە باز لە چۆنێتی دروستبوونی کە ئەم بینانوێ بکەین. بەڵێ کاگاری بە شێوەیەکی بەردەوام کەڵچەری کوردی ڕوبەڕووی پەراوێز خستن بۆتەوە. ڕۆڵی گەلەرەکەی ئێوە چێ بێت لەوەی کە کەڵچەری کوردی زیندوو ڕابژێت؟ خۆی هەوڵێکی نادیار هەیە، بێگومان ڕێزمێ بۆ زۆر شوێن، بۆ زۆر کافێ، بۆ زۆر ئەو شوێنانەی کە ئەکرێتەوە بە ناوی خواردنەمەنیەوە یان بە ناوی ئەوە، بەڵام لەگەڵەوە سێرەکەی فەزایەکی تەواو نامۆ بە کورد، نامۆ بە زمانی کورد، نامۆ بە هونەری کورد پیشانەیەن وەکو داهێنانێکیش پیشانێن. ئەمە ینی بە بڕای من گرنگترین خاڵ ئەوەیە کە لایەنی پەیوەندیدار دەست پێشخەری بکات بۆ کردنەوە و پشتگیریکردنی ئەم جۆرە ئیشانە، ئەم جۆرە کارانە کە ئێمە ناومان ناوە گەلەری، بەمانای گەلەری وەکو کەشکۆڵێکی هونەری و ئەدەبی و کولتوری تایە بێت. بۆیە زۆر ئێمە لە خەمی ئەوەی کە شوێنەکە بێ پانتایەک هەبێ بۆ ئەو گەنجانە، بۆ ئەو هونەرمەندانە، بۆ ئەو کەسانی کە خوازیارن لەوێ
هەم پشوو بدەن هەم ئارام بن بە هەموو فۆرمە کوردەکان لە هەموو چەمکێکان تێ هوەری کولتوری زمان هەر هەموو. بەڵێ کاگاری ئاستەنجیەکان چین بە شێوەیەکی گشتی کاتێک تۆ لە گەلەریەکە کارەکەی بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی ڕاستی لەبەرەوەی ئێمە کە سەربەخۆین بزنسیشمان نەکرد ئەم بزنسی خۆمان هەبووە هاتوین ئەم کارەکەن ئێستا ئەمە ئاستەنگیەک لە خەمی ئەوین بەڕاستی لە دەشار بە من بیرم لەو نقطەیە نەکردبەوە کە دەستمان پێکرد ئێستا ئەم شوێنە سەپۆرتێکی مادی دایمی نییە حتمما ناتوانێت خۆی بژێنێ بەڵام ئەکرێت لێرە ئێمە بتوانین خواردنێکی بچووکانی بۆ نمونان کافەیەکی بچووکی تیا بێت لانی کەم بتوانێت کرێی شوێنەکە بات یان سەپۆرتی شوێنێک ئەتوانین وەرگین لەبەرەوەی کرێی شوێنەکەی پێ بن ئەمە ئاستەنگێکی گەورەیە لە ڕووی مۆڵەتەوە ڕاستی ئێمە و کافێ نین ترسمان لەوەیە وەکو کافەیەک ناو ببرین لەبەرەوەی کافێ نین بەڕاستی مۆڵەتی کافێ و التزاماتی کافێ و ئەم شتانە شتێکی ترە ئێمە کافێنین بۆیە خوازیارینان داواکارین لەلایەنی پەیوەندیدار ڕێگا بە بەو شوێنە کە بتوانێت خۆی بژێنە لانی کەم کار بکات لەسەرەوەی کە داهاتوێکی بێ لەبەرەوەی ئێمە نەک کافێنین جگەرە کێشانیشی تیانە ئێمە پازایەک دوورەخینەوە یانە ئەو گەنجانەی کێنەوە ئەنەرژی درنگ دوورەخینەوە مەسەلەن موزیک بەشێکمان بۆ داناون بتوانن بەس موزیک بژەنن ئەتوانن گۆرانی بڵێن ئەتوانن سەری فلم بکەن بۆ ینی ئاستەنگیەک کە ئێمە ئێستا لە خەمی ئەوین مۆڵەتە بەڕاستی مۆڵەتێکەش ئەی بۆ مۆڵەتەکە کاگاری داواتان لە وەزارەتی ڕۆشنبیری نەکردو یاخود لایەنە پەیوەندیدارەکان حتمما یاخود ڕوونکردنەوەیشیان بێت لە ڕێگای ئەم کەناڵەوە ئێمە داواکاری ئەمە پەلەی ئەوەی کە شوێنەکە بکرێتەوە سەرپیانی نەپەرژانێ سەر بیرکردنەوە لەو نقطەیە لەبەرەوەی کە کۆمەڵی خەڵکی زۆر باش هاندانێکی زۆر باشمان هەبوو بۆیە مەجبور کارەکەمان کرد ئێستا شوێنەکە ئامادەیە بە خۆشحاڵە لە دوم ڕۆژی جەژنەوە بە کۆمەڵە چالاکی و ئڤنتێکی جوانتر پێشوازی لە خەڵک و میوانەکانەکە بۆی ئاستەنگەکە لە لای من گرنگترین شت ئەوەیە کە چکان بەڕاستی ئەم شوێنە بۆ سلێمانیە بۆ من نییە من خاوەنی نیم دواتر لاوانێ بچرێتە دەستی چەند کەسێکی تر و بەڕۆی بەرن بەڵام گرنگتری شت ئەوەیە کە پشتگیری بکەن لەوەی کە بتوانێت کار بکات نەک ئاستەنگی بۆ دروستکات. بەڵێ کاگاری باسی سێکردنی فیلمت کرد جا من لەوەیە پرسیارێکم بۆ دروست بوو بەنیازن لە دوای جەژن بێ یاخود لە داهاتوویشی نزیکا بێت وەرزی نیشاندانی فیلم یاخود چالاکی میوزیک جگە لە خوێندنەوەی شعر و کۆڕ و یاخود پێشانگای شێوەکاری بەنیازن وەرزی نیشاندانی فیلم بەڵێ هەمانە ژوورێکمان هەیە کە هەم ژووری دانیشتنە بۆ ئیسراحەتکردن هەم سکرینێکی گەورەمانێ بۆ نیشاندانی فیلم بەرنامەکە ئێمە لەسەر چیە تەبان من بە ڕایشکردن لەگەڵ کۆمەڵی خەڵک و کۆمەڵی عزیزی ئەم شارەیە بەرنامە ئێمە لە ڕووی پیشاندانی فیلم شەردنیات فیلم بێت دۆکومنتاریە لەسەر مێژووی ئەم کوردستان دواتە قسەکردن لەسەر دۆکومنتاریەکە بۆ نمونە قسەکردن لەگەڵ دەرێنەرەکە ئەو هاوڕانە کە لێ کۆ بنەوە حتمما لێرە نامەوێت یەکێک ناویان بەرم پشتگیری ئەوە ئەکەن کە اختیاری شتێک بکەین سوود ببەخشێت یان ون بۆ ئێمە ئاگاداری نین مێژوویەکی ئەم شارەیە فیلمێکی ئەم شارەیە چوزانە ئەم کوردستان بەگشتی نەکار ئەم شارە بەڕاستی بۆیە شوێنەکە یان باڵان نیشاندانی فیلمەکانیشیان دۆکومنتارەکان یان هەر شتێک بێت یان گۆرانێکی کوردی کۆنیش بێت مەسەلەن هەمووی کوردی ئەبێت لەبەرەوەی شوێنی تر زۆرە هونەر و کولتوری بێگانەمان پیشان با ئێمە پێویستمانەوەی خۆمانە دەکرێتەوە بۆیە ئەمە ئەڵام لاکە ڕێزمە و کەکاتان مابێ ینی من ڕێزمەیە بۆ هەنێک تەلەبەی با بڵین خوێندکاری بەشی سینەما کە من زۆر جار پرسیاران لەکەم پرسیار فزوڵیم پرسیار لە زۆریانەکەم زۆربیان تا ئێستا خۆ لە چەخماخان نەبینیوە کە ئەمە کفرێکە لە لای من مێژوویەکی جوانی ئەم شارێ بەڕاستی یان زۆربیان لانەوازان یان نەبینی ئەم فیلمانە کە ئێمە چەند جیلێک ئەو ئێستاش هەرسەی دەکرێت ناکرێت لە ڕێگەلەرەکەی تۆ ئەم فیلمانە سەرنوێ پیشان بدرێتەوە خۆدەڵی ئەگەر بۆ خوێندکاری پەیمانگا بێت یاخود بەشی فیلم سازی بێت لە کۆلێجی هونەر زانکۆی سلێمانی باڵەکارێکی جدی لەسەرەکەین حتمما بە پاڵپشتی ئەوانەی کە اختصاسیان لە بوارەکە هەیە و ئێمەش هاوکاریانە بین و هەم بۆ شوێن هەم بۆ ئەوەی کە بتوانن لەوێ ئیشەکانیان بکەن حتمما ئێمە فلتەرمان نیە تەنها فلتەرمان ئەوەیە کە کارێک نەکەین
دژ بە کولتوری کوردی بێ کولتوری کوردی بپارێزین گرنگتریشتە لای ئێمە زمانمان هەیە مێژومان هەیە فلمان هەیە کەسی باشمان هەیە گەنجی باشمان هەیە پاشخانێکی باشمانێ ئێمە ئیش بەس لەسەر ماکە ئێمەش بە هیوان بەڕێز ئاری حەمە سپاس کە لە ستودیۆ لەگەڵمان زۆر زۆر سپاس بۆ کاتیەوە بە دەرفەتیەوە زۆر زۆر خۆشحاڵ بووم سەکەوتو کاتێکی خۆشتانە بێت